ئەمڕۆ یاسبەی دێمەوە بە خاکەکەم چەمکی ئازادیتان بۆ دەنووسم و پڕ بە گەروم گۆرانی سەرفرازیتان بۆ دەڵێمەوە. کواچەک توانیوێتی ئاواتەکان بتاسێنێ، چستەمکارێک پێی کراوە گوڵی سەربەستی بژاکێنێ. دێمەوە لە سەردامێنی جوتیارێک نوێژ دەکەم، لە سەربانی ماڵە هەژارێک بان دەدەم، ئایندەی گەلە ستەم لێکراوەکەم بە قیبلە دەکەم. میوانانی عزیز، هەمووان باش لە چیرۆکی مەرگی قەڵەم حەقبێشەکان گەشتووی و هەمووان گەواهیدەری دۆخی ڕەوش و ژیانی پڕ لە مەترسی قەڵەمە ڕازبێژەکانی. کوردستان گەر بەراورد بکەین بە وڵاتانی دنیا لە سێ گەڕک وەک سێ بەردی ئاشی شوان دەچێت، بەڵام دەسەڵاتێکی پڕ لە جەلاد و مافیا و لە برسا مردوو وە سامانیگەر هەڵپەی دێت. بکوژ، مافیا، جەلاد، زاڵم، ستەم کردەی ئابروبەرانە نەمانە لەسەر دەستی پیاوە لێقوڕەکانی نێو هەردوو حزبی دەسەڵات نەوشێتەوە. لە فەرهەنگی هەردوو حزبی تاوانبەر بە کوژانی سەردەشت و سۆران و کاوەوەدا داهاتووە. ئیدعا بۆ ئازادی و دیموکراسی و چەمکی هیومانیزمی و شیعە مەدەنیەکان دەکەن و شاناسی بە خەباتی ڕابردووی و چەتەگەری و خیانەتی مێژووی ئەمڕۆی دەکات. خۆی بە مۆراڵی هێز و هەیمەنەی یاسا دەزانێت، کەچی مۆدێرنی تیرۆری ئازاتی لە هەر شەوێکی حکومڕانی ئەم دەسەڵاتە لەدایک دەبێت. هەژمونی کردەی تیرۆر یەکێتی و پارتی تاوانبار بە خوێنی شەهیدانی قەڵەم پەلکێش نەکردنی بکەرەکانیان بۆ بەردەم یاسا ئەوە دەگەیەنێت کە ئێوە پاڵەوانی ئابڕوبەرن، ئێوە یاسا شکێنن، ئەگەر نا بۆ بکوژی ڕاستەقینە شەهیدانی قەڵەم نەک بە سزا یاسایی نەگەیەنراون، بەڵکو بۆ ڕای گشتی نە ئاشکرا کراوە نە سەلمێنراوە. ئێساش بە ئازاد عوسمان فەرمێت بۆ پێشکەشکردنی وتاری خەڵات. ئامادەبوانی بەڕێز میوانانی هێژە، وەکو نەریتێک و بۆ بەرزڕاگرتنی یادی ڕۆژنامەوانی یان یادی ڕۆژنامەنووسی شەهید کاوەگەرمیانی و بۆ ئەوەی یادەکەی ببێت بە هۆکارێک بۆ هاندانی ئەو کارە جدیانەی کابرە و بە ئازادی و ئازادی ڕۆژنامەوانی دەدەن و فەزای سیاسی بەرەو پێشەوە دەبن، ساڵانە مەدالیای کاوەگەرمیانی لەلایەن ڕادیۆ دەنگەوە پێشکەش دەکرێت و لە 5 ساڵی ڕابردوودا خەڵاتەکە بەخشراوە بە کەسایەتی جۆراوجۆر. ئەمڕۆ و جیاواز لە جارانی پێشوو مەدالیای شەشەمی کاوەگەرمیانی پێشکەش دەکرێت. کەسایەتیەکیش بۆ وەرگرتنی خەڵاتەکە دەستنیشان کراوە کە هەم ناسراوە و هەمیش دۆسیەکەی بۆتە دۆسیە و خەمی زۆرینەمان. سیاسیەک لێبڕاوانە داکۆکی لە مافەکانی مرۆڤ و ئازادی و بە تایبەتی مافی خوراوی نەتەوەکەی ئەکات. لەو پێناوەشدا زۆر ئاستەنگ و هێرشی ڕوبەڕوو بووەتەوە کە دواترینیان زیندانی کردنێتی. ئەو کەسایەتیەش سەلاحەدین دەمیرتاشە. ئێستاش داوا لە بەڕێز موزەیەنگونەش نوێنەری هەدەپە لە باشووری کوردستانەکەین بە نوێنەرایەتی کاک سەلاحەدین بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکە و هەروەها پێشکەشکردنی وتەیەک و داواش لە بەڕێز شیرین ئەمینەکەین کە بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە. نها ez dixwazim name Rêsa Selahattin Demirtaş ji bo vê münasebetê ji vê rojê şandibû ez wiya bixwînim. Gelî hevalna ji ber ku li ser navê rojnamewenivîs Qawa Germiyanî xelatek li ser navê min hatiye destan şankirin. Ez pir şanaz û dilşadim. Ji wê hemûyan را سپاسی و سلاوی خوی گرم دشینم. لبر یاداشت کاوا گرمیانی ریز و حرمت خوی پیشکش دکم. به هیویا دیتنا دواروژ آزادی دکم. سلاو و ریز حبس ادیرنه سلاطین دمیرتاش. و همیشه سپاس کنم.